لی 12 ماه در بازبوی روشا سیاسی هرما کوردستانی گوهرین به سردهاتیه. نه مجرد جوین آلین سیاسی آسایبونا روشیه و وگراندنا بو بریاوی دمیه. اوه ولی کریه پرسه سروکاتی هرمه نهتا بحث کرن. تەوەری سەرەکی و بنچینی هەموو کێشەکان کێشەی سەرۆکایەتی هەرێمە. ئەگەر ئێمە لە سەرەتاوە ئەومان چارەسەر بکردایە یا بگەیشتیان بە چارەسەرێکی گونجاو کێشەی تری لێ دروست نەبوو. بەڵام لەبەرەوەی ئەمە چارەسەر نەکرا کێشەی تری دووەمی لێ دروست بوو، کێشەی دووەمیشی سێمی لێ دروست بوو. ئێستا ئێمە لە هەوڵی ئەوە داین کە وازمان لە کێشەی مەسەلەی سەرۆکایەتی هێناوە چونکە بێت کێشەکانی تر کە تازە کە لقی ئەم کێشەیان هاتوونەتە ئەوانە چارەسەر بکەین. تفگارا گوران کو آسایی کرنا روش گریدای به وگریانا سروکی پارلمانی و وزیرین وی او برپرسین وید بیجن پرسا سروکاتی هرمه لاواز بویا لیش بیروان نچویه. موضوع انگل لبیر بچیته چونکه و مسئله سیاسیه اما پروژکانی اما و هروها پروژکانی یکتی نشتیمانی و یگرتو اسلامی کمال اسلامی هر لپارلمان اماون و راپورتی لجنی یاسای آماده کراوه باید چاوره که این تا اوکاتی که پارلمان کو بیتوا تصورەکەین یەکەم کاری پەرلەمان بریتی بێ لە وتوێشکردن لەسەر پرۆژەی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم هۆ ناکرێ مۆزوعێک نییە لەبیر بچێتەوە. چوار ئالیەن سیاسی گۆڕانی یەکەتی یەکگرت و کوماڵ لەسەر پرسە سەرۆکاتی هەرێمێ پروژێ هەڤبەش هەبوو لێ پارتی بێ پروژێوان ڕازی نەبووە زێدەباریوەیەکێژی ئەڤێ چوار ئالیە چاوەڕێوەیەکی دکەن ڕەوش ئاسایی بێتن و جارەکادن بچنە سەر پرسە سەرۆکاتی هەرێمێ. دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکی یاسایی کەواتە لە پەرلەمان باسکراوە ڕەهەندێکی سیاسیش هەیە کە حیزبەکان بۆی کۆبوونەوە دوای زنجیرەیە کۆبوونەوە گەشتنە وەکو لە حەدی وەستان و بومبەست و ئەگەر جارێکی تر دەست پێ بکەن ئێمە لێوە دەست پێکەینەوە ئەگەر نا وەکو خۆی ماوەت. درباره جوینا چار آلی نرینن جوده هنه لگوری پیزانین NRT ده داوین جوینا گورانو یکتی دا گورانه داخواست جوینا چار آلی کریه لیکتی رازی نبویه هر وها یگرتوجی به جوینا چار آلی رازی نبویه و داخواست گوران کریه دیگل پارتی جوینا که دو آلی انجام ده لکومال آماده اخوا بو همو جوینا که آنی زمان